بە ڕۆحی بەرخودانی ئیمرالی و ئەفرین پلانگێری نێودەوڵەتی 15 شوبات پوچەڵ دەکەینەوە لە کاتێکدا کە پێدەنێنێک 20 ساڵ ڕۆژی پلانگێری نێودەوڵەتی 15 شوبات کە تێیدا ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کرایە ئامانج و لە کەسایەتی ڕێبەری گەلی کورددا هێرش کرایە سەرگەلەکەمان لە هەر چوار لای کوردستان و خواستیان ئەو ئیرادەیە بشکێنن کە لە کەسایەتی ڕێبەر ئاپۆ بۆ گەلەکەمان ئافرێنراوە لە ئێستاش لە ئەفرین لە بەرامبەر ئەو ئیرادە پلانگێر و هێرش لە سەرگەلەکەمان بەردەوامە لە کاتێکدا 20 ساڵ تێدەپەڕێت بەسەر پلانگێری نێودەوڵەتی 15 شوبات ساڵی 1999 کە بەرفاندنی ڕێبەر ئاپۆ دەستی پێکرد بە شێوەی دژوار و بەردەوامەوە هەموو شێوازەکانی ئەشکەنجە و سزادانیان لەسەر ڕێبەر ئاپۆ و تاقی کردەوە سەرکەوتوو نەبوون دوجار پەنەیان بۆ گۆشەگیری سەختکردن بە ڕێگرتن لە پارێزەرەکەیان پارێزەرەکان کە چاویان پێ بکەوێت و پاشان ڕێگەیان لە کەسوکارەکانیان گرت و ماوەی 2 ساڵە هیچ کەسێک نەیبینیوە دیارە لەم گۆشەگیریە سزادانە بە پلەی یەکەم دەسەڵاتە شۆفینیار ئەردۆغان و دادگای مرۆڤ مافی مرۆڤ بەرپرسیارن وێرای شەرمەزارکردنی ئەو پلانگێڕیە پێمان وایە کە بە ئەنجامگرتنی ڕێبەر ئاپۆ لە پیلانی هاوبەشی دەوڵەتی تورک و دەوڵەتە زلهێزەکانی جیهان و دەوڵەتانی پاشبەڕۆدا ئەنجام دەردەکەون تێکۆشانی ڕێبەر ئاپۆ بوو بە فکرێکی نوێ بۆ ئیرادەی ئازاد و سربەخۆ کە توانی گەورەترین گۆڕانکاری لە کەسایەتی و ئیرادەی مرۆڤی کورد و مرۆڤی ئازادی خواز و تێکۆشانی ژن دابکات و سیستەمێکی نوێ پێش بخات